دوای 3 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وادەی پێکهێنانی حکوومەت دیار نییە و موقتەدا سەدریش وەک براوەی یەکەمی هەڵبژاردنەکە هەڕەشەی ئۆپۆزیسیۆن بوون دەکات. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر کە سەرۆکایەتی لیستی سایرون دەکات و لە هەڵبژاردننی 12 ئایار 54 کورسی بەدەست هێناوە. لە بەیاننامەیەکدا ماوەی 15 ڕۆژ دادەنێت بۆ جێبەجێکردنی مەرجەکانی کە دیارترینیان جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن و پێگەێنانی کابینەی نوێ بە پێچەوانە دەبنە ئۆپۆزیسیۆن. I urge political leaders to listen to the voice of the people and accelerate the process of formation of a لەلایەکی ترەوە نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق داوا دەکات لە زووترین کاتدا حکوومەت پێکبێنرێت. یان کۆبیش نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە دوێنێ شەو لە نیویۆرک بەڕێوەچوو ڕایگەاند پێویستە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق کەسێکی بەهێز بێت و لایەنەکان پەلە لە پێکهێنانی حکوومەتی عێراق بکەن. داواکاری نەتەوە یەکگرتووەکان بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق لە کاتێکدایە تا ئێستا لایەنەکان نەیانتوانیوە گەورەترین کوتلە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق پێکبێنن. لیستەکانی شیعشکا پێکاتون لە دەوڵەتی یاسا و فەتح و نەسر و سایرون و ڕەوتی حیکمە نەیانتوانیوە لە سەرکاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕێک بکەون. شیعەکان پۆستی سەرۆکوەزیران بە مافی خۆیان دەزانن و بۆ ئەو مەبەستەش ناوی چەندین کەس باز دەکرێت کە دەیانەوێت ببنە سەرۆکوەزیران، لەوانە حەیدەر عابادی و هادی عامری و تارێق نەجم و فالح فەیاز. هەرچی سوونەکانی عێراقیشە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق بە مافی خۆیان دەزانن، بەڵام ئەوانیش نەیانتوانیوە لە سەر کاندیدێک ڕێک بکەون. لەلایەکی ترەوە لایەنە کوردیەکان پۆستی سەرۆکۆمار بە مافی خۆیان دەزانن، بەڵام ئەوانیش پەرتەوازن. بەهۆی ئەنجامدانی تەزویرەوە پارتی و یەکێتی نێوانی لایەنەکانیان تێکدا و بەو هۆیەشەوە تا ئێستا لایەنەکان یەک پرۆژەیان نییە بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق. ڕۆژی 12 ئایار هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو، بەڵام بەهۆی ئەنجامدانی تەزویر لە هەڵبژاردنەکە دوای 3 مانگ تاوەکو ئێستا دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند نەکردووە و ئاسۆی پێگەێنانی حکوومەتیش دیار نییە.